بەناوی خی گەورە و میرەبان ئازانم سڵاوتان لەبەت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بەیەوەی بەڕێز و خۆشەوی شادەبوو. دەستپێکی هەفتەی نوێیە ئەوەی کە باسە تەنها و تەنها پرێمەر لیگە، هەموو خولەکانی دیکە تا هەفتەی داهاتوو کۆتاییاتون، لە هەفتەی داهاتووتر لە 29 مانگی ئیتالیا دەست پێ دەکات و لە 2 مانگی ئیسپانیا دەست پێ دەکات و بەڵام لەم هەفتەیەدا ئەوەی کە باسی ئەمە بێ، ئەوەی کە خواسی ئەمە بێ پریمەر لیگ بۆکسندەی تەوەری سەرەکی بەرنامەکانی شیکاری وەرزشی دەبن و پێکەوە تاوتوی بابەتەکانەکەن و باسیشان لێکن. بەڵام پێشەوەی دەست بکەم بە هەر شتێکی پریمەر لیگ پێویستە ئاماژە بە خاڵێ بم، ئەویش کە دەستەبەرکردنی نازناوی جامی جیهانیانەکان بۆ مانچستەر سیتی لەلایەن پێپ گواردیۆلا بە بردنەوەی لایەنی فلۆمینەنسی بەرازیلی بە 4 گۆڵی بێوەڵام، کە ئەمە ساڵێکی مێژووی، ساڵێکی ناوازە، ساڵێکی بێدووبارەیی کە بە ئەگەرێکی زۆر بێدووبارەی بۆ هاندەری مانچستەر سیتی، بۆ مێژووی مانچستەر سیتی، بۆ مێژووی تۆپی پێ ئینگلتەرا کە تیپێک 5 نازناو لە ساڵێکا بەرێتوانێت کە ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی مێژوویە، دەستکەوتێکی تایبەتمەندە، بۆیە ڕێز بۆ تیپەکەی گواردیۆلا، ڕێز بۆ کارەکانی گواردیۆلا، ڕێز بۆیانی مانچستەر سیتی بۆ ماندووبوونی یاریزانەکانی، ئەگەرچی بردنەوەی خەڵاتە تاکەسیەکان نەبوون نسیبی یاریزانەکان، بەڵام وەکو بابەتێک کە ئێمە لە سەرەتای بەرنامەکە باسی بکەین نابێت لەم دەستکەوتەی گواردیۆلا کەم کرێتەوە، بەڵکو دەبێت بە گەورە سیر کرێ و بە گرنگ سیر کرێ. گواردیۆلا مێژوویەکی بۆ مانچستەر سیتی نووسیەوانەیە کە لەوانە نییە هیچ کات و هیچ ڕایەنەرێک تا ئێمە بمێنین لە ژیانە بە چاوی خۆمان ببینین ئەمە بۆ مانچستەر سیتی دووبارە بکاتەوە بە خودی گواردیۆلا خۆشیەوە. دەستکەوتێکی تایبەتمەندی خستە مێژوێ میانەوە و ئەمیانەی خستە ڕیزیانە گەورەکانی جیانەوە و هێنایە ڕیزیانە زلێزەکان، چونکە بتەوێنێتەوێ دەستکەوت هێنان بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بۆ دواتر پاڵەوانی جیهان، جامی جیهانی یانەکان، ئەمە خۆی لە خۆیان تایبەتمەندی و سەروەریشی گەورەیە کە کەمیانە ئەم تایبەتمەندی و گەورەی هەیە. بۆ نمونە ئەگەر ئێمە ئەرسیناڵ وەرگرین کە یانەیەکی مێژووی ئینگلتەرا، یانەیەکی ناوداری ئینگلتەرا، بەڵام کۆمەڵێک سەروەری و تایبەتمەندی هەیە کە گواردیۆلا بەخشیوێتی یاخود گواردیۆلا لەگەڵ تیمی مانچستەر سیتی بەدەستیێنا و با من شتەگەر نەخەمە سەر گواردیۆلا، بیخەمە سەر یاریزانەکان بە هارلاندەوە، بە ڕۆدریتەوە، بە دیبڕۆینتەوە، بە ئیدرسۆنتەوە، بە دیاستەوە، یعنی بە ئەکانجیەوە، هەموو یاریزانەکان، بەرناردۆ، ڕۆڵی هەموو یاریزانەکان بە گرنگ سیرکەین. گواردیۆلا یاخود مانچستەر سیتی مێژوویەکیان نووسیەوان، ئێستا مانچستەر سیتی بۆ بە خاوەنی مێژوویەک لە ئینگلتەرایە کە ستایشێکیانەیە کاتوانن بۆ نمونە بەسەر هاندەری ئارسناڵا کە یەکێکە لە تیپە گەورەکان، یەکێکە لە تیپە تایبەتمەندەکانی ئینگلتەرا ئەو شانازیە بکەنەوەی شتێ بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ و جامی جیهانی یانەکانە بوون بە پاڵەوانی ئەوروپای ئەکامە لە تیپی دیکەیان یەکە لە کاتێک ئارسناڵ یانێکی گەورەیە. بۆیە من لەگەڵ ئەو قسانەیان نیم کە بۆ نمونە تۆ بیت دەستکەوتەکەی مانچستەر سیتی بچووکیتەوە بیانووی پارە و هەموو ئەم بیانوانە نەخێر، من پێم وایە سیتی کارێکی ناوازەی کرد و پێپ گواردیۆلا کارێکی ناوازەی کرد و دەستکەوتێکی مێژووی بۆم تیپێنە. ساڵی 2023 من پێم وانێ لە مێژووی مانچستەر سیتی جارێکی دیکە دووبارە بێتەوە، ئەو ساڵە مێژووی هەرگیز جارێکتر بۆم تیپە دەست بداتەوە. ئەمە سەبارەت بە گواردیۆلا وتم با لە یادی نەکەم، دواتر ئەمە نەبێ بە نەقدێک بە سەرمانەوانێ، بۆیە ئەم قسانەمە بوو لەسەر بردنەوەی نازناوەکەی مانچستەر سیتی. دەچمە سەر ڕوبەڕووبوونەوەی لووتکەی نێوان ئارسناڵ لێڤەرپۆڵ کە جارێکی دیکە یاریگای ناوی ئەنفیڵد بە یەکسان بوون بە کۆتا هات و تێیدا هەردوویانە خاڵی یارەکان بە یەکسانی دابەش کرد کە بەم دابەشکاریە ئارسیناڵ لە لووتکەی ڕیزبەندیامایەوە، لێڤەرپۆڵ لە پلەی دووەمی ڕیزبەندیامایەوە. وەک هەمیشە وتومەوەڵێمەوە کاری من کاری داوەری نییە، بەڵام کۆمەڵی حاڵەت هەیە، حاڵەتی زەقن، حاڵەتی دیارن، یانی شتێ نییە کە من بتوانم. ئێستا بۆ نمونە من خۆم نام لە باسیکردنی حاڵەتی داوەری، بۆ نمونە ئەو 5 حاڵەتی لێدانی سزای ئەرژەنتین لە مۆندیالە ینی نەچوومە وردەکاریەکانی ئەوانێ، لەم چامپیۆنز لیگای کۆمەڵی حاڵەتی لێدانی سزا هەیە نەچوومە لایەنی وردەکارەکان و چونکە تەوەقوع حەکەم من ناتوانم قەراری لێ بم، لە جامی کەندا و لێدانە سزاکان بوو نەچوومەتە وردەکاری و
کۆمەڵی حاڵەت هەیە من وەکو کاری خۆم وەکوی کە پێشکەشکارم ئەگەر چی تەحکیمیشم خوێندووە لێزانم و تەجروبەشمەیە لەگەڵیاوە گوێ لە شیکەرەوەکانی ژەگرم شیکەرەوە داورەکان بەڵام کۆمەڵی حاڵەت هەیە من ناتوانم خۆم خەمە شوێنەوە حەکەمە تەوەقوعیەوە بم بۆیە وردەکارەکان ناچینە سەری بەڵام ئەوەی کە هێشتی ئاشکرا بۆ نمونە حاڵەتەکەی پاریس سەن ژێرمان و نیوکاسڵ من دە بەرنامەی تر بکەمەوە دە حەکەمیش پێم بڵێ ئەمە یاسایە لای من یاسایەگەیە کە دەڵێت تۆ بەر قاچکە و یا بەرگیانت کە و دواتر بەردەستیکە و ناکرێتە لێدانی سزا بە هیچ جۆرێک نابێتە لێدانی سزا ئیتر خۆیان کرد کۆلینا هاوپێ وتم خۆیان کرد ینی سەرۆکی لیژنەی ناوژیانانی کوردستانی وت هەچ کەسێ پێم بڵێ من یاساگەم لەبەر چاوە ئەمە ناتوانم بخەمە بریتەوە قۆی حەکەم ئەمە یاساڵێت تۆ بەرجسم کە و بەردەستکە و پەنارتی نییە ئەمە یاسایم بۆ کەسی ناگۆڕم باشە لەبەر بۆ حاڵەتەکەی پاریس سەن ژێرمان خۆمی لێ دەدەم و پێی دەڵێم ناقی بەرامبەر بە نیوکاسڵ کرام لێدان لە سزایە بە ئەنقەست بۆ پاریس سەن ژێرمان ئاژمار کرا تا سەرکێ بەڵام شەوی ڕابردوو ئەو دەستەی ئۆدیگارد هیچ مبەڕیرێکی تیانە دەستێکیان قەستە بۆ تۆپەکە درێژەکرێ کاتێک سەلاح دەیەوێت دیاری لەگەڵ یاریزانەکانی هاوڕێ بکەن نایە تۆپەکە بڕوە لێدانێکی سزای 100% بۆ لیڤەرپوڵ ئەژمار ناکرێت ڤار وجودی چیە نازانم یارەکەی تۆتنام ڤار وجودی چی بوو ڤار هاواریەکرێوی کاکەم گۆڵە بگێڕنەوە گۆڵەکە ئایبی نییە گۆڵەکە هەژمار بکەن نەک ئۆفساید هۆپەرەی و ئەوی من تازە فیکەی گۆڵ فیکەی ئۆفسایدم لێیاوە نایکەم بە گۆڵ نەیکرد بە گۆڵ ئەمە راپۆرتی لیژنەی ناوژیانان بوو حاڵەتی تەرتەکان وەکو بینیتانە و حاڵەتی کۆرتیس جۆنس لە یارەکەی تۆتنامە پێی تەرکرا هەر ئەم هۆبەرە دوو حاڵەتی تری بەسەراتوە کە یەکێکیانەوەی برۆنۆ فەرناندێز و فابیان شار بوو کە فابیان شار بە هەمان جۆریای لە برۆنۆ فەرناندێز یارەکەی مانچستەر یونایتد و نیوکاسڵ عینەن حاڵەت بوو کارتی زەردیشی نایە بەشە هەر حاڵەتی دیکە دووبارە بۆ تەوانێت کارتی زەردیشینە ئەو هۆبەرەی کە یارەکەی تۆتنام و لیڤەرپوڵ بەم جۆرە کارتی سووری بەڕووی کۆرتیس جۆنسا بەرزکردەوە کۆمەڵی حاڵەت هەیە ناچاری قسەی لەسەرکەی بۆ لەبەری تۆ 100% لی دڵنیای ئەم تشتە بەم جۆرێ بەڵام بەرحاڵ من دەچمە سەر وردەکاری یارەکە ئارتێتا تیپی لەمە باشتری دەست ناکێ بۆ ئارسیناڵ من ئەم قسانە ڕووی دەمم لەسەر ئارسناڵە ئارسناڵ و ئارتێتا تیپی لەمە باشتری دەست ناکێ گرێبەستی لەمە باشتری بۆ ناکرێ مەرکاتۆی لەمە بەێستری بۆ ئەنجام نادرێ دەرفەتی ئەگەر کاژێڕی ئارسناڵ کاریگەڕێکی ژیر بن دەرفەتی لەمە زیاتریش نابێ بدرێتە ئارتێتا تەواو تیپەکەت کامەڵە دوو گۆڵ پارێزە هەیە 6 بەرگریکارێ هەیە 6 یاریزانی ناوەندە هەیە 5 زانە هێرشبەرێ هەیە هیچ بیانویەکت لەسەر نییە ئارسیناڵ لەمە کامڵتر نابێت لەمە بەهێزتر نابێت لەمە تونتر نابێت لەمە کواڵیتی تیپەکەی باشتر نابێت باشترین ناوەندی هەموو کێشەی تۆ لەسەر ئیرتیکاز بووە باشترین ناوەندی پریمەرلیگیان بۆ هێناوی کە دیکلان ڕایس داوای هاڤێرزی کردو بۆ هێنداوەتە تیپەکە داوای ڕایە و کردو کە هیچێک بوو لە گۆڵ پارێزە ناوەزەکانی وەرزی ڕابردوو بۆ هێنداوەتە تیپەکە بەرگری و نوێ کراوەتەوە ڕاستە تیمبەرز تووشی پێکان بۆ بەڵام هیچ کێشەیەک نییە لە بنوایتانی ئەمە پێشتری شەر بنوای کێشەینە دڵی بەرگری پارێزگاری و لە یاریزانەکانی کردووە کەمەش خاڵێکی بەهێزە پارێزگاری و لە سەرجەم ڕێکایزە سەرچەکانی کردووە کەواتە هیچ دەرفەتێکی تر نییە لە بەردەم ئارسناڵە ئارسناڵ تەواو ئامادەیە تاو پێرفێکتە ئەم ساڵ ئارسیناڵ ئەنجامی نەبێ شانی ڕەخنە لێگرتنەوە شانی سەرزەنشکردنە ئەگەر بێمە سەر یارەکەی لیڤەرپوڵ بەڕاستی ئارسیناڵ نەیتوانی هێزی خۆی بەرامبەر بە لیڤەرپوڵی نیشان بە کە حاڵی حازر حەو یاریزانی پێکراوی هەیە وە لە یارەکەشا پێکانێکی تریە حاڵی حازر حەوت یاریزانی پێکراوی هەیە لیڤەرپوڵ کە لەم یاریزانانە پێکراوانەش 3 بۆ 4 یاریزانیان یاریزانی سەرەکی لیڤەرپوڵ سەرەکی پێگاتەکەی یۆرگن کلۆپ پێکانیە بوو ئێوە وەرن هەڵسەنگاندنێ بکەن ئایا ئەو جوڵەیە یعنی هەموو کەس شێواز یاریکردنی لیڤەرپوڵ و پرێسینگە دەزانێت ئەی ئارسیناڵ چۆن دەیتوانی لەم دۆخە دەرچێ زۆر هاوڕێ ینی باس لە مارتینێلی و لە ساکا و لە ئۆدیگارد و لەم یاریزانە دەکرا وەرزی ڕابردوو من هەمیشە وتومە وێڵێمەوە یەک وەرز بۆڵسەنگاندنی یاریزان نیە بگرێ وەرزونی وە دووەرزیش بۆڵسەنگاندنی یاریزان نیە بەڵکو یاریزانی هێشتا لە کەشوای ئەو جەوەیە
تۆ ئەتوانی بە سێ وەرز ئاسێ یاریزانە هەڵسەنگێنی لەوەی یەکێکە لە پێرفێکتەکان. هەرگیز ستایشی دیگاردم نەکردووەکو یاریزانێکی ناوەندی پێرفێکتی پریمەر لیگ، بەڵام یاریزانێکی زۆر باشە لەم ساڵ و نیوە. هەرگیز مارتینێلی وەکو باڵێکی چەپی ێرشبەری بەهێز وەسف نەکردووە، بەڵام لەم ساڵ و نیوەیە زۆر پێرفێکتە. ساکا هەمان دۆخ، بەڵام دیکلان ڕایس من تەجروبەی وێستامی مەیە و تەجروبەی یاریکردنی ئەرسیناڵیش مەیە. دیکلان ڕایس ماڵێکە کە شایانی ستایشکردنە، یعنی تۆ دەزانی دەمە چ ماڵێکە چ توانایەکیە چ لاتوویەکیە، ئەها شتەکان دەگۆڕێت. بۆیە ئەو ئاستەی ئەرسیناڵی شەوی ڕابردوو پێی دەرکەوت بەرامبەر بە لیڤەرپوڵ باسی هێڵی بەرگری ناکەم. بۆ ئەرسیناڵ جێگەی مەترسیە، بۆ تیمەکە و ئامانجەکەی میکێل ئارتێتا جێگەی مەترسیە. ئەرسیناڵ پێویستەکە بەهێزتر بێ، پێویستەکە مامەڵەی تەندروست بکات، چونکە تۆ سەیریکە تۆ بەرامبەر بە لیڤەرپوڵ کە لیڤەرپوڵ لەو پەڕی دۆخراپتیتی نەوتوانیەوە مامەڵە تەندروستە بکە یارەکە بەریتەوە. تۆ وەرزی ڕابردووش دوو گۆڵت لە لیڤەرپوڵ کردووە، بۆ هەموو نوقسانەیە بۆ لیڤەرپوڵ دوو گۆڵەکەی بەرامبەر کردیتەوە کە لێدانە سزاکەی سەلاحیش لە دەزراگنا بۆیە بوو بدۆڕێ. ئارسیناڵ پێویستی لە هەنێ یاریە پێویستی بە پارێزگاریکردنی ئەنجامە، پێویستی بە کەمکردنەوەی هەڵی بەرگری کارەکانە. بۆیە من پێم وایە هێشتا تیپەکەی ئارتێتا ماوێتی و ئارسیناڵ هیچ گرنگتیەکی نییە لە وەرزی ئەم ساڵیشە ئەگەر بەم جۆرە بڕوە، چونکە زۆر گرنگە دوای بۆکسندەی ئەو دوو هەفتەیەی کە پشوو وەردەگرن لە دوای بۆکسندەی زۆر مویمە ئەم تیپە و ئارتێتا بە شێوەیەکی بەهێز بگەڕێنەوەێ، چونکە لە دەستپێکی چامپیۆنز لیگ لە دەستپێکی چامپیۆنز لیگ دڵنیا بن پاش تێپەڕبوونی قۆناغی شانزە مانچستەر سیتی و ئارسیناڵ ئەو دوو تیپەن کە لە ئینگلتەرایە تووشی ماندووبوونی زیاترە بنەوە، تووشی توندی زیاترە بنەوە، تووشی خاڵە دەستدانی زیاتر دەبنەوە، چونکە یاریەکانیان قورسە بێوان گرنگی بە چامپیۆنز لیگ هێنەوە یانەوە قۆناغێکی باش ببڕن. بە پێچوانەوە لیڤەرپوڵ هەر سەرەتا لیڤەرپوڵ تا مانگی سێ ئیسراحەتە، تا مانگی سێ ئیسراحەتە لە یاریەکانی یۆڕۆپا لیگ، دوای مانگی سێکە دەست پێکە بە ئیسراحەتی خۆی یاریەکانی خۆی ئەنجامەیە سێ یاری لەبەردەمایە کە ڕەنگە ڕکابەری یۆرۆلیگ بۆ جۆرە قورس نەبێت بۆ لیڤەرپوڵ. بۆیە من پێم وایە دۆخی ئەرسیناڵ دۆخێکی مەترسیدارە و پێویستی بە گۆڕانکاری نیە. سەبارەت بە لیڤەرپوڵ هەمووتان دەزانن من ئەو کەسم کە زۆر سەرسامم بە یۆرگن کلۆپ و زۆر ستایش یەکەم و زۆر معجیبم بە کارەکانی یۆرگن کلۆپ، بەڵام ئەمەوە ناگەینێت کە هەنێ ڕەخنە هەیە لە دۆخی شیکاری لیڤەرپوڵ ئێمە خۆمانی لێ بچینەوە. لە نمونە بەدلەکانی لیڤەرپوڵ کە من بەڕاستی شۆک بووم بەرامبەر بە کلۆپ، گۆڕانکارەکانی کلۆپ ئێستا بوون بە گۆڕانکاری دیاریکراو، چاران گۆڕانکارەکانی کلۆپ زۆر ناوازە بوو، ینی باوەڕ بکەن گۆڕانکاری زۆر پێرفێکتیە کرد. وەسەدانیش بۆ هجووم ئەگۆڕا بۆ یاریزانی ئیرتیکاز، یعنی گۆڕانکارەکان بەدلی مەرکەز بە مەرکەز نەبوون، بەس ئێستا بەداخەوە کلۆپ زۆربەی گۆڕانکارەکانی بەدلی مەرکەز بە مەرکەزە و زۆربەی یاریزانانەی دەیگۆڕێ دیاری کراوە کێ بۆ کێ. یعنی بۆ نمونە هەموو یاریەکی لیڤەرپوڵ لەبەر چاوتەکە ئەگەر یعنی دۆخ بمێنێ لەوەی کە دڵنیا بن لەوەی ئارنۆڵد مایەتەوە سیمیکاز وجودیە بۆیە گۆمە زاتە شوێنێوێ ئارنۆڵ دەچۆ شوێنی واتاری ئیندۆ، کۆرتیس جۆنس و ڕافنبێرگ بەدیلی یەکن. باش جۆتا و نونێز یاخود جۆتا کە ئێستا پێکانیە نونێز و گاکبۆ و دیاس، ینی هەموو شتەکان لە لیڤەرپوڵا دیاریکراون کە بەدلێکی بەرز کردەوە. بۆ نمونە هەمومان دەزانین گرافنبێرگ و کۆرتیس جۆنس بۆ یەک بەدلەکرێن، سۆبۆسلای ئولیۆت بۆ یەک بەدلەکرێن. ڕاستە میارە گۆڕانکاریی تیا بوو، بەڵام هەموو یاریە مەرجی ئیلیۆت بێتە فریاد ڕەسیەمتی بە من بەداخم بۆ کلۆپ کە بەڕاستی ئەو یاریی لەدەست چوو. ئەو یاریە یعنی بۆ نمونە یاریەکی زۆر گرنگ بوو بۆ لیڤەرپوڵ لەوەی سێخاڵ یاریەکە بێنێ. بەڵێ کلۆپ هەڵەی مامەڵەکردنی یاریزانەکانی لەسەر، بەڵێ کلۆپ هاوشێوەی ڕابردوونیە لە مامەڵەکردنی یاریزانەکان. یعنی بەجددی با من کۆمەڵە تێبینیتان پێ بڵێم دیاز بە نمونەوە بکرە. هەمومان دەزانین دیاز لە ماوەی ڕابردوو کێشێکی دەرونی تووشات کە دایک و باوکی تووشی ڕفاندن هاتنەوە لە کۆلۆمبیا، ئێستا لای خۆین لە ئینگلتەرا. ئەم یاریزانە
هەفتەیەکیش لە تیپەکە دابڕات دۆخی دەرونی تێکچوو لە مەترسیا بوو دوای چەندێک ئەنجە باوکیشی ئازاد کرا دایکی زوو ئازاد کرا بەس دوای چەندێک ئەنجە باوکی ئازاد کرد تەنانەت کە یاریشی کرد و گەڕا بۆ یارەکان باوکی ئازاد نەبوو ئەمە یاریزان لە ڕووی دەرونیەوە ئامادەنێ بێ زۆر قورسە مامەڵە لەگەڵ یارەکانە بکە تاوان بێبەختیەکەی کلۆب لەوەیە بوو بە دوایە پێکانی جۆتایەتە سەر ئەم حاڵەتە دەرونی جۆتا دیاز هاوکات بوو لەگەڵ پێکانی جۆتایە کەواتە باڵی چەپی هێرشبەری لێڤەرپوڵ بە تەواتی پەچی کەوت نونێز لەو باڵەوە یاری دەکات گاکپۆ ناتوانێت هێرشبەرێکی سەرڕمی سەرکەوتو پێ نونێزیەتە هێرشبەری سەرڕم هەلی زۆر دەچوێنێت یارمەتیدانی دیاز من پێم وایە بردنەدەرەوەی دیاز لە کەشوهەوای یاری بەهێزکردنەوەی لەلایەنی دەرونیەوانێ شتێکی باش ببووم تیپە چونکە ئەم تیپە ئەستە لیڤەرپوڵ تیپێکی بێڕۆحە جگە لە محەممەد سەڵاح زۆر هاوڕێ لە بەرنمەکانە یان لە شوێنی دیکە باس لەوەکەن کە لیڤەرپوڵە بێ بیرۆکەی دوای محەممەد سەڵاحیە بێ من قەنەعەتم نییە هیچ کەس بتوانێت جێگەی سەڵاح بۆ لیڤەرپوڵ پڕ بکاتەوە هیچ کەس بتوانێت بێتە محەممەد سەڵاحێک بۆ لیڤەرپوڵ چونکە محەممەد سەڵاح ئەو کەسەیە کە تیپەکەی کلۆپی یاوە بە سەرشانی خۆی ئەو کەسەیە کە هەمیشە فریاد ڕەسی تیپەکەی کلۆپە ڕاستە کلۆپی ژەموو شتێکی بۆ سەڵاح ڕەخسانووە هەموو ئەگەیت هەموو سەرکردایەتێکی یا داوەتە دەست سەڵاح بە لێدانی سزاوە بە چی بیوە تەسەڕوفکە محەممەد سەڵاح لەم تیپایە تەسەڕوفەکە هیچ کێشەی هەموو ئەمە هەیە بەڵام لەگەڵیشە قایدیم کەشتەی کلۆپ محەممەد سەڵاحە بەبێ محەممەد سەڵاح ڕێگە چارە کلیلی چارەسەری دۆزینەوەی کێشەکان بۆ لیڤەرپوڵ نییە بۆیە هێشتا سەرباقی ئەم ڕەخنانەی کە لەسەر کلۆبەیە کە لەسەر لیڤەرپوڵێ من پێم وایە هێشتا لیڤەرپوڵ بە ئامانجێکی گەورەوە لە وەرزی ئەم ساڵە هێشتا لیڤەرپوڵ لە لووتکەی هێزیە لیڤەرپوڵ زۆر ئاوڕێژ کۆمەڵ لە ژمارەیان داناوە لەوەی کە یاریە گەورەکان لیڤەرپوڵ نەیبردوێتەوە بەڵام وەکو نەیبردوێتەوە تۆ سوور دەزانیت هەموو ئەو یاریانەی کە کردوێت یارەکەی مانچستەر سیتی لێ دەرکە کاوسەنگ بۆ بگرێت چانسی سیتی بۆ بردنەوە زیاتر بووە هەموو یارەکانی دیکە لیڤەرپوڵ بە ئەخطای بچووک یاری نەبردوێتەوە یاخود بە ئەخطای گەورە لە یاری هێشتۆ بیبات وەکو نمونەی یارەکەی تۆتنام یا نمونەی یاری دوێنێ شەوی ئارسناڵ شتەکان کەم یاری هەیە کە بۆ نمونە خۆی یەکسان بێ بۆ نمونە یاری مانچستەر یاریە بوو کەم تیپە گۆڵی بۆ نەکرا ڕۆبەڕووی هێزی بەرگری مانچستەر بۆ ئەسڵەن یاری مانچستەر ئەتوانی بڵێ یاریەکە کە نوقسانی لیڤەرپوڵی نیشانە لەوەی کە بەو هەموو هەلە نەیانتوانی گۆڵ تۆمارکەن کەواتە یاریزانەکانی تەرکیزیان لەسەر یاریکردن کەمە لەسەر گۆڵکردن کەمە ئەمە ئابدەیتیە ئەم هەلانی کە لە دەستە چن ئەبێت تۆ یعنی خوێندنەوەی لەسەرکە چونکە سیتی کە گەڕایەوانێ گوژمەکە وەربگرێتەوانێ سیتی تاکۆتایەر لە ڕکابەریا دەمێنێتەوە بەس دەبێت سوود لەم هەلە وەربگرێم خاڵانێک کە سیتی لە دەستیاوە لیڤەرپوڵ لەو یارانەی یەکسان بۆ یاری لۆتن تاونی لێ دەرکە هیچ یاریکی تر ینی بەو جۆرە نییە کە تۆ دانیشتی سەرزەنشتیکەی لەگەڵ تیپە گەورەکانە بووە بەشێکی زۆر یارەکان لە دەروی یاریگای خۆی بووە حاڵەتی تەحکیمی ڕۆڵی هەبووە لەسەری هەموو ئەمانە دۆخێک بوون بەسەر لیڤەرپوڵ هاتووە بەڵام دەکرێت کلۆب سوود لەم هەڵانە وەربگرێت لە قۆناغی دووەمە و بە تایبەتی ئەم دویاری بۆکسندەی لە تیپەکە بە ئاسانی تێپەڕێ ئەو بتوانێت بەسەر مامەڵەکردنا زاڵ بێ و بتوانێت تیپەکەی لە ڕکابەریدا بێڵەتوانێت هێشتا من پێم وایە لیڤەرپوڵ یەکێکە لە بەهێزترین ڕکابەرەکان و بەهێزترین پاڵێوراوەکان بۆ بردنەوەی نازناوی پرێمەر لیگ بەڵام لە بیرکردنەوەی ئارسیناڵە من ئارتیتا من پێم وایە تیپێکی زۆر باشی پێ تیپێکی زۆر بەهێزی پێ بەس نازانێت و ناتوانێت مامەڵە بەم تیپەوە بکەم تیپە لە هیچی کەم نییە تەنها مامەڵەکردنێکی تەندروستیە بۆی کە نازناوی پرێمەر لیگ دەستەبەر بکات ئەمە سەبارەت بە یاری لیڤەرپوڵ و ئارسناڵ دێمە لای بەشێک لە کۆمنتەکان بۆ دواتر دەچمە سەر یاری چەڵسی بەڵام جارێ بێمە لای کۆمنتەکان کاگەڵمەند من لیڤەرپوڵم پێ لە پێشترە بۆ بردنەوەی نازناوی خۆل تاوەکو ئەرسیناڵ کاک مەحسین دەستی تۆش خۆش کاک زانیارە لێ ڕاستیە لەسەر تۆتنام باوەڕ بکەن پۆستی گۆکلۆ یەکێکە لە مفاجعەکان و سوپرایزەکانی وەرزەی پرێمەر لیگ بەڕاستی یاری تۆتنام دەیکا من سەرسامم پێی تۆتنام پێویستی بە کەرەسەکان نییە پێویستی بە ناوەکان نییە بەڵکو ئێستا پۆستیکۆگلۆ پەیامێکی بێمە گەیاندووە ئەم تیپە
هەج یاریزانە یاریکە، هۆیبێرگ یاریەکە، جڵ یاریەکە، بیسۆما یاریەکە، باباسار یاریەکە، هەچ یاریزانە یاریەکە ئەم پلانەی پۆستیگۆگلۆ لە یاریگایە جێبەجێ دەکرێت. ڕاستەوخۆ کێشە لە کەرەسەکانیە ئێرێکدایرە ڕۆمیرۆیە ئیتر ئەم تا ئەم فەرقەکە ئاسی من نازانم ئەمە حاڵەتێکی دیکێ. بەس وەکو تۆتنام وەکو کەرەسەکانی پۆستیگۆگلۆ بەڕاستی ئێستا تۆتنام یەکێکە لە تیپە جوانەکانی پریمەلیگ، یەکێکە لە تیپە چێژبەخشەکانی پریمەلیگ، یەکێکە لەو تیپانەی کە دۆخی یاریکردنەکانی پێشووی 3-4 ڕانەری پێشووی تێپەڕاندووە و ئێستا بە پلانێکی نوێی هێرشبەری و تۆکمەی یاریەکە. سوودی سیتی بوو کاکمە بەتە چیت سوودی سیتی بۆ یەکسانبوونانە؟ کاکە بیشەنجان وەڵا خۆتی تیایی لایڤەکەیتر خۆ ئەو بۆ من بەسە. کاکە کازیان هەمیشە داوای باسکردنی ڕۆماەکە. ئێمە کاکە کازیان وەکو وتمان هەموو جارێمە باسمان لە ڕۆما کردو. ڕۆما ئەو تیپەیە کە ئەم ساڵ ئامانجی گەشتنە بە چامپیۆنز لیگ، بەڵام دۆخی ئێستا لە پلەی شەشەمە یعنی بردنەوەکەی ناپۆلی گرنگ بوو، زۆریش گرنگ بوو بۆ ڕۆما بە تایبەتی دوای شکستەکەی بۆلۆنیا. بەڵام وەکوتومە و ئێڵێمانێ باسکردنی ڕۆما لە دوای مێرکاتۆی زستانە باسکردنێکی ناوازای بێت، چونکە مۆرینۆ حاڵی حازر گلەی لە پێگاتەکەی هەیە، حاڵی حازر گلەی لە تشکیلەی ڕۆما هەیە و دەوێت گۆڕانکاری بۆ بکەن بەشکە ئامانجی سەرەکی ڕۆما لە وەرزی ئەم ساڵا پێچێکە گەیشتنە بە چامپیۆنز لیگ. بۆیە باسکردنی ڕۆما من بە تێروتەسەری هەڵدەگرم بۆ دوای ئەنجامدانی مێرکاتۆ، چونکە زایان بزانین گلەیەکانی مۆرینۆ بەکوێ دەگاوە تا چەند کارژێڕی یانەکە بەدەمیەوەیەت. کاک ڕێباز لیڤەرپۆڵ زۆرترین غەدری لێکراوە لە وەرزی ئەم ساڵ. کارتە سوورەکەی ناچۆ دروست بوو، ئەرەوەڵا کارتێکی دروست بوو. ئەوەی من بینیم ناچۆ و کارتە سوورەی بەرامبەر بە غەرنات بەرامبەر بە دیپۆرتیڤۆ ئالاڤێز وەریگر بەڵێز دروست بوو، هانی هیچ مەجالێکی تیان نەبوو. ئەمە جوابی مامۆستا داوت. کاکە بڕواجیان من مەمنونم باسی ئەرسیناڵم کرد. کاکە حەسەجیان سپاستانەکەم کوڕی گوێ بە هیچ شتێ مەدەن کاکە، وەڵا منەوەی ڕەخنەش بگرێ زۆر لاماسایە کاکە. من بەرنامە بۆ کۆمەڵە تایبەتەی خۆم کە گوێم لێگرم پێشکەش یەکەم و ئەویش کە جارجار خۆیەکا بە لایڤەکەی و بەدڵی نییە خەیچەکە باوەرگی وەریگرێەوەی کە ئیسفادەی هێبووی وەریگرێتەوەیشی بەدڵی نییە خواحافیزە بکە بڕوا. کاکەی وایە ئێستا باسی پۆچینۆ چێڵسی بۆ یەکەم بە سەرچاو کارزان بابەکر ئەڵێ کڵۆب قەد وەکۆم ساڵ ترسنۆک نەبووە هەمان بۆ چوونم هەیە. کاکە بڕوا کەمال ئەڵێ لیڤەرپۆڵ توانێتی شوێنیمانی پڕ بکاتەوە. باوەڕ بکەن وەرزی ڕابردووە ها کەیانوو شوێنیمانی باوەڕ بکە وەرزی ڕابردوو لیڤەرپۆڵ هیچ کێشەیەکی لە شوێنیمانێدا نەبوو، بەس ئەم ساڵ جێگەی مانێ لە لیڤەرپۆڵا دیارە. لەبەر ئەم ساڵ نەدیاز وەکو پێویستە نەجۆتا توانێتی و دەرفەتە پێشکەش بکات. ئەم ساڵ جێگەی مانی لە لیڤەرپۆڵا دیارە، بەس ئەم وەرزی ڕابردوو دیار نەبوونەوە، ئەم ساڵ شوێنی مانی زۆر بە لیڤەرپۆڵەوە دیارە. کاکە ڕێبین تیپەکە وایە ئارتیدا بڕوای وایە کە گابرێل خیسۆس و نیکیتیا باشترین هێرشبەرن بۆی کە وەرزەکان پێ کۆتایی پێبێنێ. ئەمە بڕیاری ڕایەنەرە، ڕاستە من و تۆ دەبینین چون دەزانین کە ئەم پێگاتەیە کامڵ نییە بۆی. باسی سیتیم لە سەرەتاوە کرد کاکە سیامەندە سیەوەش خۆش ڕیال مەدرید و ڤاران. وەڵی من پێم وایە ناحەقیە لەوەی ڤاران بێتەوە ڕیال مەدرید، شانی ڕیال مەدرید نییە، تینهاک بۆ دەرناکرێت، تینهاکی شەڵا قەت دەرناکرێ و لە پۆستەکەیە بەردەوامە بێ هیچ کێشەیەک. گەراوڕکارانم وێنەکەمان بۆ بگۆڕن بۆ پۆچتینۆ لە بەرەوەی بە دێڕێک حەزەکەم چەند خولەکەی ماومە قسەیەک لەسەر چێڵسی بکەم. تاوان تینهاک سەپۆرتیە پاڵپشتی ئێمە ئەو کاتێک کە دەمانەوت ڕۆناڵدۆ بە دەسیسە دەرکراوە خەڵکی گاڵتەیان پێدەکردینانویەوە لایەنگرن ئێوەوان یا بۆ نمونە هەر ئەم شیکەرەوە بە ڕێزانەی خۆمان کە لەسەر شاشەکانەوە دەرەکەون باوەڕ بکە من بە ڤیدۆ لامن بە ڤیدۆ یەکێک و دوان وسییان و چواریژ نین زۆرن
ئەو کاتە بە دوو یاریتین هاگەڵ خەڵەتان ستایشی دەرکردنی ڕۆناڵدۆیانە کرد. ئەگەر ڕۆناڵدۆ کێشەی لە ژووری خۆگۆڕینیان ناوەتەوە، گەر ڕۆناڵدۆ کێشەی بۆ تەکتیکن ناوەتەوانێ حەقتە لە مایاتۆ ڕەخنە بگری. بەس لایەنی هونێریەکە و پەیوەندی بە ڕۆناڵدۆ نەبوو. تینهاک پاڵپشتێکی گەورەی هەیە، بۆیە کارگەڕیمان سەر تاوەکو ئێستا دەریناکە من نازانم ئەم سەبر و تەحەمولە لەسەر هیچ ڕایەنەرێک نەبووە. دۆخیمان سەر بەرەو خراپ و خراپتر دەچێت، بەرەو ئاڵۆستر دەچێت، بۆ مەبینەمان سەر ئێستا و نەخاڵیە. تۆ سێری داهاتووی مانچستەرەکەی، داهاتووی مانچستەر بەرەو خراپترە ڕوا بەرەو باشتر نەڕوا. دەرکردنیان لە قۆناغ کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ نەکسێکی گەورەیە بۆم تیپەوەی تر سەپۆرتەکەی تینهاک جارێ بەردەوامیە بۆیە تینهاک دەستکاری ناکرێت. کاگی وا هاندەرێکی سەرسەختی چێلسی و بینەرێکی بەردەوامی بەرنامەکانمانە. تەواو مە حەز دەکەم ئەم بەرنامەیە دامنا لەسەر بۆکسینگدەی، لەسەر دۆخی چێلسی، لەسەر دووەڵسەنگاندن لە چێلسی. تەبعاً قسەی سەرەتای وەرزم ئێستش دووبارە یەکەمەوە. من ئەو کەسە بووم کە باوەڕم وا بووە چێلسی ئەمساڵ دەبێتە سەرێشە بۆ یانەکانی پرێمەر لیگ و یەکێک دەبێت لەو تیپەی دەگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. حاشان لەم قسەیە ناکەم تا کۆتایی وەرزیش لەسەری کە تەواو بوو کۆتایی وەرز و ئەم حاڵەتە ئەم ئامانجەی نەپێکات چێلسی یەمەوە قسەی خۆمی لەسەرەکەم و دڵنیا بە لەوەی کە داوای لێبوردن لە بینەرەکەم لەوەی کە بەم جۆرە شیکاری بۆ چێلسی کردووە. ئاسایە بنەمە شیکاری پێشوەختەیە بگرەمە شانازیە بۆ من کە دانیشتم پێشوەختەم خوێندنەوەی بۆم تیپە بکەم. واگەر بیشی پێکێ شانازی و نەشی پێکێ من پێ دەڵم ینی هەر شانازی پێوەکەم لە بەرووی کە گەشتبینیەکمە بۆ بەرامبەر بەم تیپە، بەڵام سوود لەم هەڵەیە وەرەگرم. بەرحاڵ چێلسی لە بۆکسینگدایە لەبەردەم سێ یاری گرنگە، سێ یاری تایبەتمەند، سێ یاری کە هیوایەکی گەورەی چێلسی دیارەکە. بڕوا بکەن چێلسی لەم بۆکسینگدەیە بگاتە 31 خاڵەکەی کە بۆی دیاری کراوە، بە ئاسانی دەتوانێت ئامانجەکەی بکوێتەوە بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. چونکە هەلی زێڕین لە بەردەمیاتی تۆ کە شکستێنەوە ڕکابەرەکانی شکستێنن. چێلسی خۆ نایە پریمەر لیگ بەرێ، خۆ ناوێت ڕکابەری لیڤەرپوڵ و ئارسناڵ و مانچستەر سیتی، بەڵکو تەنها دەوێت بلیتێکی چامپیۆنز لیگ بڕێ. وە ڕەنگە ئەمساڵ دەرفەتەکە لە ئینگلتەراش بە جۆرە بێ 5 چیپی ئینگلتەرا بگاتە چامپیۆنز لیگ. ئەمە هەلێکی دیکەیە بۆ هەم بەختێکە بۆی کە من ئەم گرەوەم بە چێلسیەوە کردووە و لەمان کادا هەلێکی زێڕینشە لە بەردەم چێلسیالەوەی کە پلەی پێنجەمیش بێ بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. بۆیە پۆچتینۆ هێدیەدی یاریزانە پێکراوەکانی دەگەڕێنەوە لە گرنگترینیان گەڕانەوەی نکۆنکۆ کە یارمەتیدەرێکی زۆر باشی پۆچتینۆ دەبێت لە ڕووی لایەنی هێرشبەرەوە، چونکە بە گەڕانەوەی بەرگریکارەکان ڕاست ئێستا جەیمسیش تووشی پێکاناتەوە، بەڵام چێلسی تا ئێستا بەرگری باشترە و ناوەندی باشترەوە. گەڕانەوەی نکۆنکۆ دەبێت ئەو کێشانەی پۆچتینۆ هەڵکا کە پێشتر گلەی لە تیپەکە بۆ بۆی کە لە ڕووی شێوازی یاریکردن کێشیان نییە، لە ڕووی لایەنی هێرشبەری کێشیان نییە، لە ڕووی کۆتایی پێهێنانی هێرشەوە کێشیانەیە. کەواتە گەڕانەوەی نکۆنکۆش دەبێت ئەم کێشانە بۆ چێلسی چارەسەر بکات. یاری ئەمڕۆی چێلسی بەرامبەر بە وولڤرهامپتن کە کاژمێر 4 بەڕێوە دەچێت یاریکی زۆر قورسە، باریکی سانان مەیبینن. بەڵام من پێم وایە لە دوای ئەم یاریش و بەبێ ئەم یاریش ئەم بۆکسینگدەیە ئەم نۆخاڵە بۆ پۆچتینۆ بۆ دیاریکردنی ئامانجەکەی زۆر زۆر گرنگە. چونکە منیش لەو بڕوایم یانی نەشگەمە کۆتایی وەرز دوایم سیاریە هەر لەسەر و بۆچوونەی کە لەسەر چێلسیمان بۆ داوای لێبوردنکەم، بەڵام ئەوەی کە لە ڕابردووە ڕۆشتۆ بۆ پۆچتینۆ بڕوا بکەن هیچ نەبووە. ئێستا لاپەڕەیەکی نوێ لە بەردەم چێلسیە. بۆکسینگدەی سەنگی مەحەکە بۆ چێلسی، بۆ پۆچتینۆ، بۆ ئەم تیپە تاوای بزانین ئەگەڕێتەوە ململانەکان یاخود ناگەڕێتەوە ململانەکان. یاری وولڤرهامپتن بۆ پێم وایە بێچێک لە یاریەکان کریستال پاڵاس، یان سێ یاری تا ڕادێک ئاسانی لە بەردەمایە چێلسی کە بەچاو یاری ڕکابەرەکانی دیکەی بەچاو یاری تیپەکانی دیکە. بۆیە پۆچتینۆ ئەم شەو سەنگی مەحاکی خۆی یاخود ئەمڕۆ سەنگی مەحاکی خۆی بەرامبەر بۆ وولڤرهامپتن دەستپێکی کارە قورسەکەی دەست پێ دەکات تا 13 مانگی دوو کە چێلسی من پێم وایە 30 خاڵەکە بێنێ. ئەو کاتە دەبێتە جێگەی مەترسی و یەکێک دەبێت لەو تیپانەشی کە دەگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. لێرەدا شیکاری وەرشی بە کۆتا دێنم.